لە ڕۆژانی پشووی جەژنی ڕەمەزانی پیرۆز گەشتیاران لە ناوخۆ و دەرەوەی هەرێم بۆ بەسەربردننی ڕۆژانی جەژنیان لە ناوسروشتی دڵڕفێنی کوردستان ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران کردووە. من ئەوڕۆ لە هەولێر هاتووم بۆ ئەوەی کە جەوە بگۆڕین یعنی ئەوسا ڕەمەزان بەسەردات باری ئەوسار جەوەی خۆشتری هەیە بارەکە بەڕاستی لەگە ساڵانی ڕابردوو فەرقێکی زۆری هەیە بۆیە کە لە ڕەمەزان نەماتوانی بین بۆ دەرەوە لە پاش جەژن یعنی گەستەکانمان کردە پاش جەژن لە بەسڕا لە ناسریە لە کود لە ماڕی لە بەغداد هەر هەمووی سەردانی ئێرە دەکەن یعنی زۆری ئێستا چاوەڕێ ئەوەی دەکەن کە لێرە باران نەباری ئەوانە هەموو لە هەولێرێ گەشتیارەکان بێنێ ئێرە کە یەکەم و دووەم ڕۆژی جێژنە یەکجار ئێرە قەرەبارە بوو لە هەولێر هاتیمە لەو پشەکانی جێژن جێیەکی خۆشە زۆر جیرە احنا جايين من البصرة ئێمە لە بەسڕەوە بۆ هەرێمی کوردستان هاتوین بۆ ئەوەی لێرە کەش و هەوایەک بگۆڕین. ئێرە کەشێکی خۆشی هەیە بوونی ئەو تافگان و سروشتە جوانەکەی سەرنجی ڕاکێشاوی. الوضع كلش حلو هنا ان شاء الله. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ماوەی 3 ڕۆژی جەژندا نزیکەی 50,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سۆرانیان کردووە کە زۆرینەی گەشتیاران عەرەب بوون و لە خوار و ناوەڕاستی عێراق هاتوون. بەنسبەت ژمارەکەش بەڕاستی ژمارەکە لە هەڵکشان بۆ ڕۆژانە ڕۆژی یەکەم ینی ڕۆژی دووەم دوو ئەوەندەی ڕۆژی یەکەم بۆ ڕۆژی سێمیش دوو ئەوەندەی ڕۆژی دووەم بووە لێ ئەمە تەوەقع دەکەین ڕاستی نزیک بیتۆ لە 50,000 لە ماوەی ئەو سێ ڕۆژەی ڕابردوو. جۆری گەشتیارەکانیش بەڕاستی هەمە چەش نەبووینە هەم ئیناوەخۆی هەرێمی کوردستان بووینە بەڵام زۆربەی هەرە زۆریشی نسبەی زۆری خوار و ناوەڕاستی عێراق بوون و گەشتیاری بیانیشمان هەبووە لە ئاسیا بەڕاستی خەڵکی هەندی ئەو ساڵ هەستمان کرد چەندین گروپی هەندی لێرە هەبووە جگەلەوەی گەشتیاری ڕۆژهەڵاتیشمان هەبووە. سنووری ئیدارەی سۆران ناوچەیەکی گەشتیاری گرنگە و زۆرترین ناوچەی گەشتیاری لێیە بەڵام یەکسایدی ڕێگاکان لەگەڵی عەلیبەگ و بێخاڵ و باڵەکایەتی وا دەکات لە جەژنەکاندا گەشتیاران تووشی کێشە ببن و ڕێگاکان قەرەباڵغیەکی زۆر و خنکانی هاتوچۆ بەخۆ ببینن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ئیدارەی سۆران.